سڵاو قوتابیانی خۆشەویست لە لێکچەری پێنجا لەگەڵتان ئەبین لەوانەیە ئەتۆمیک فیزیکا لە محاضەڕەی پێشوو ئەگەر فلاشباکێکین باسی دیاردەی فۆتۆ ئەلکتریک ئیفێکتمان کرد وتمان کاتێک ڕووی میتاڵێک لایتێک بکەوێتە سەری ئەگەر هاتوو فریکوێنسی لایتەکە گەورەتر یا یەکسان بوو لە کریتیکڵ فریکوێنسی مەتریاڵەکە ئەو کاتە ئەلکترۆن لە ڕووی مادەکەەوە دەرەچێ تام بە ئەلکترۆنکە ئەو توێ فۆتۆ ئەلکترۆن چونکە بەهۆی فۆتۆنەوە ڕڵایس کراوە و بە عملیەکەش ئەو توێ فۆتۆ ئەلکتریک ئیفێکت و هەروەها وتمان ئەو ئینەرژی کە فۆتۆنی ئینسیدنت هەیەی بڕێکی ئەڕوا بۆ ئەوەی ئەو ئەلکترۆنە لە ماتریاڵەکە نەجاتدا لیکاتەوە واتە لە وەرک فەنکشنەکە نەجاتیدا وەرک فەنکشنی ماتریاڵەکە و ئەوەی ئەمێنێتەوە ئەڕاتە سەر کاینەتیک ئینەرژی ئەلکترۆنی دەرچوو. ئێستا ئین نمونەیەک حەلەکەین لەسەر دیاردەی فۆتۆ ئەلکتریک ئیفێکت. ئێگزامپڵی یەکەم دەست پێ دەکەین light of wavelength of 2000 angstrom falls on aluminium surface which has a work function of 4.2 electron volt. Calculate the following. A. Maximum kinetic energy of photoelectrons. B. Minimum kinetic energy of photoelectrons. C. Cut-off wavelength or threshold wavelength. Stopping potential. لايتێکمان هەیە بە وەیڤلێنگتی 2000 ئەنگسترۆم ئەکەوێتە سەر ڕووی ئەلەمنیۆمێک مەتریاڵەکەمان تارگێتەکەمان ئەلەمنیۆمە و کاینەتیک ئینەرژیەکەی ئەفو وەرک فەنکشنەکەی 4.2 ئلکترۆن ڤۆڵتە ئەمانی خوارەوە حسابکایەکە مەکسیمۆم کاینەتیک ئینەرژی ئەلکترۆنەکە. ئێمە ئەزانین معادلەیەکمان هەیە مەکسیمۆم کاینەتیک ئینەرژی ئەلکترۆنەکە ئەتوانین بەم معادلەیە زۆر بە ئاسانی بڵێن تی مەکسیمۆم ئەکاتە h میو تاقی فۆتۆنی ئینسیدنتە ناقسەن فای ئەم فای وەرک فەنکشنی ماتریاڵەکەیەکە لێرەوە لە پرسیارەکە پێیان بۆ ئەلەمنیۆم 4.2 و h میومان نییە بەڵام لێرە چی پیاوین وەیڤلێنگتی پیاوین ئەتوانین تەحویلیکەین ئەم میوە ئەکاتە سی لەسەر لەمدا و هەروەها کاتێ سی و h و سی جارانەکەین ئەتوانین ئەم h میوە تەحویلکەن بە h سی لەسەر لەمدا ئەو کاتە h و سی هەردووکیان کۆرنستان تەقیمەتەکەیان ئەگەر هاتوو ئەیمان بە وەیڤلێنگتمان بە ئەنگسترۆم حساب کردوکو لەم معادلەیە ئەوە ئەکاتە چی ئەکاتە 12400 ئەلکترۆن ڤۆڵت جارانی ئەنگسترۆم لەسەر لەمدان بە ئەنگسترۆم بێ لەمدان بە ئەنگسترۆم بێ ناقسەن وەرک فەنکشنەکەی چەنە 4.2 لە پرسیارەکە دراوە قیمەتەکەی ئەکاتە 2 ئەلکترۆن ڤۆڵت کاتە مەکسیمەم کاینەتیک ئینەرژی فۆتۆ ئەلکترۆنەکان بۆ ئەو لایتەی کە درێژەکەی 2000 ئەنگسترۆم بێ ئەکاتە 2 ئەلکترۆن ڤۆڵت. پاشان لە لقی بیا پێمان ئەڵێ چی ئەڵێ مینیمەم kinetic energy of photoelectrons کەمترین kinetic energy ئەلکترۆنەکان چەنە. ئێمە ئەزانین کەمترین kinetic energy سفرە بۆ ئەگەر هاتوو تاقەی فۆتۆنی ئینسیدنت پێرفێکتلی کردی وەرک فەنکشنی ماتریاڵەکان ئەو کاتە دیاردەی فۆتۆ ئەلکتریک ئیفێکت ڕوو ئەدات بەڵام kinetic energy ئەلکترۆنەکان سفر دەبێت کەواتە مینیمەم kinetic energy بۆ فۆتۆ ئەلکترۆنەکان is equal to 0. پاشان threshold wavelength کە ئەڵێ threshold wavelength ئێمە یەکسەر thresholdەکە چ کاتێکە threshold ئەو کاتەیە کە ئینەرژی فۆتۆنەکە یەکسان بێ بە وەرک فەنکشنی ماتریاڵەکە واتە ئەڵین وەرک فەنکشن ئەمە وەرک فەنکشنەکەی ئەکاتە h سی لەسەر critical wavelength ئەی معادلەکە ڕێخینەوە critical wavelength یا threshold wavelength ئەکاتە h سی لەسەر فای و ئەکاتە ئەم قیمەتە لەسەر 4.2 ئەلکترۆن ڤۆڵت h و سێر دوکیان کۆنستانتە قیمەتەکەیان نەکاتە 12400 ئەلکترۆن ڤۆڵت جاران ئەنگسترۆم دابەشی چی دابەشی 4.2 ئەلکترۆن ڤۆڵت و ئەمە شەکاتە 5950 ئەنگسترۆ. ئەمە چیە ئەمە critical wavelength یعنی لەم وەیڤلێنگتە ئەم وەیڤلێنگتە ئەوەی کە داوێتی 2000 ئەمە چەنە کریتیکڵەکەی 5950 ئەنگسترۆمە کاتە لەمە ئەگەر زیاتر بێ وەیڤلێنگتەکە ئەمەلیەکە ڕوونادا بەڵام هەتا کەمتر بێ ئەمەلیە فۆتۆ ئەلکتریک ئیفێکت ڕوو ئەدات واتە ئەگەر ئەمە زیاتکەین فریکوێنسی کەمەکە کەمی کرد لەم کریتیکەڵە ئەو کاتە ئەمەلیەکە ڕوونادات. پاشان ستۆپینگ پۆتێنشڵ ئێمە معادلەیەکمان هەبوو و ئیشتقاقی شوانگرمان تی مەکسیمەم ئەکاتە ئی شەحنەی ئەلکترۆن جارانی
stopping potential أي stopping potential أكاد تي maximum لسر إي شحنة إلكترون تي maximum مانشنا 2 إلكترون فولتا دابش إي أكم إي لقل إي أكور دبيتو كاتا 2 فولت أمينتوا أما تي أما stopping potential كي كذا داواي باشان إين السر إكسري همو أم تجربة كأخوانين أو أسل مني كوال لايت صفتي بارتيكلي هي أو كاتي إما أتوانين چی بکەین تەفسیرێکی دروست بۆ تەجروبەکان بکەین واتە تەفسیرێکی کوانتەمی دروستیان بۆ بکەین چونکە لەسەر ئەساسی کلاسیکال میکانیک تەفسیری دروست بۆ ئەم تەجروبانە کە باسمان کردووە کە لێوانە بلاک بەدی ڕێدیشن بوو یاخود فۆتۆ ئەلێکتریکی پێکرد یا ئێکسڕەی لەسەر ئەساسی کلاسیکال میکانیک ناگەینە تەفسیرێکی دروست بۆی لێرە بزانین ئێکسڕەی چییە they consist of high energy photons كاتب بيكاتو لشي إكسري لفوتوناتي طاقة برس. In 1895, William Röntgen found that a high penetrating radiation of unknown nature is produced when fast electron impinge on matter. لصالي هزارو هشتدو نو بيان جازاناك بناوي رونجين ياخد بعربي رون تيجيني بي اوتري اوي دوتليو كا تيشكيكي كتواناكي تواناي اختراقي زور برزي هيا واتا تواناي تيبربونيكي زوري هيا كسرچاكي ناديارة برهم دي كاتكوا فاست الكتروني خيرا بر ماديك بكيو كواتا لصالي هزارو هشتادو نو بيانجا ام زانايا اوي دوتليو كا تيشكيكي برهم ديت كتوانا تيبربونيكي زور جوري هيا والسرچاكشي نزانداوا كاتك ام تيشيتش كاتك برهمي او كاتا برهمي كوا الكترونات فاست الكتروني زور خيرا بر ماتريالك دكون this radiation is called X-ray باشان ام radiation ناونرا X-ray لبروي سرچاكي مجهول بو كاتا in which لقرنتين صفتكاني ام X-ray كباسيا كين travel in straight line بهيلي راس بلابيتوا unaffected by electric and magnetic fields. مجال كهربائي مغناطيسي كاري لناكات بو لبروي خوي نيوترالا إكسري نيوترالا واتا شحني نيابويا مجال كهربائي مغناطيسي هيج كاري كيليا ناكات pass readily through opaque material بأساني أتواني بناو مادة غير شفافة كان تي بر بيت cause phosphorus substance to glow كاتك ام تيشكا بر او مادة فوسفورية كان كيوه كهيدروجين كربون لبيكاتي حتما ام مادانة توشي دروشانوا اكات اكسبوس فوتوغرافيك بليتس ياخد افاكت فوتوغرافيك بليتس كان لكي اكال لوحة فوتوغرافي كان اكامل اكسرايا او لوحانة توشي بلاك اند اكاواتا توشي رجبونويان اكاد كاتي ام تيشكا بر او لوحة فوتوغرافيك بليتانا كحساسا بو اكسراي ياخد بوروناكي بمجورة توشي رجبونويان أكات. Not long after this discovery, زوري نخان it became clear that X-ray are electromagnetic waves. زوري نخان أم بيان رنبوكا أم تشكي X-ray تشكي كهرومغناطيسية electromagnetic wave. Electromagnetic theory تشيمان بيالي بيردوز electromagnetic tell us or predicted that بيمان عليه an accelerated electric charge will radiate electromagnetic waves بمعنى له هر تنشي بارجاوي كاتي accelerate أكريه معجل أكريه وغير أكريه will radiate electromagnetic waves شي معناته موجاتي كهرومغناطيسي مان ياخد موجاتي كهرومغناطيسي مان أهاني will radiate electromagnetic waves and a rapidly moving electron suddenly brought to rest is certainly accelerated وهروا أجر أم أو إلكتروناني كخيران اگر هاتو يعني لناكا وكتوبر توشي تشيبون توشي حالة يكون كبريان لي جيرا وتصادمي كي لناكا وام فاس الكترونان برتنك كوتن كبيشتر اكسلريت كراون يعني خيريان زورا اگر لناكا وستندان كاتا راديشنك برهم ايه لم حالتا كبناوي زاناكي جرمانيا كبيوتي بريمسترالنج يا بريكينج راديشن او راديشن بيوتي بريمسترالنج كاتب بريمسترالنج تشيا
ستوب كردني ياخد ديسيلريشن كردني الكترونا للان ماتريالك تارجتك تيك الكترونيك بخير دي كلا تارجتك دا الكترونيك توشي خابونه وسطان ابي لو كاتا تيشكي اكسك دروس ابي بي او تي بريمس ترالانك بابي نسل بروديوسيت اوف اكس راي بزين اكس راي شون دروس ابي اما لوينكا ابينن شي مان هي اليرا كاثود مان هي وانود مان هي دو قطب مان هي وهروها تيوبك مان هي ام تيوبا هیچ مادەیەکو منسومنیا هەواشیتیانە واتە ئیڤاکویتی تیوب یاخود ڤەکیومە و ئەمە تارگێتەکەیە کە باسم کرد ئەو ئەمەش سەرچاوەیەکی ئەکسلرێتینگ ڤۆڵتێجە یەخینە نێوان ئەم دوو قوتبەوە ئەمەش سەرچاوەیەکە کە ئەم فیلیمەنتی پێ گەرمەکەین بابینە سەر عەمەلیەکە یەکەم جار ئەم فیلیمەنتە گەرمەکەین بەهۆی ئەوەی کەرێنتێک بەم فیلیمەنتا تێئەپەڕێ کە تێپەڕێت گەرم بوو کە گەرم بوو ئەلەکترۆنات بە عەمەلی تێرمۆنیک ئیمیژن دەرەچن ئەلێرە کە دەرچوون لەکوێ دەن لە تارگێتەکە ئەەکەن تارگێتەکە ئەبێ بە گۆشەیەکی وا وەستا بێت کە بەرامبەری چێ بێ بەرامبەری کاتۆدەکەی بۆی ئەلەکترۆنەکان بەر تارگێتەکە بکەون کە بەر تارگێتەکە کەون ئەم ئەلەکترۆنانە بەواسطەی ئەم سەرچاوی ڤۆڵتیەی ئەکسلرێتینگ ڤۆڵتێجە تعجیل کراون واتە خێرا ئەکرێن ئەم ڤۆڵتی ئەکرێتە نێوان ئەم دوو قوتبەوە بۆ ئەوەی تعجیلی ئەلەکترۆنەکان بکا بۆی ئەکسلەرەیتی ئەلەکترۆنەکان بکات بە تاقەیەکی زیاتر بەرکوێکەوەن بەر تارگێتەکە بەر تارگێتەکە کەون کاتە ئەو تاقەیە کە ئەلەکترۆنەکان هەڵیان گرتۆ نەقڵ ئەبێ بۆ ئێرە و ئەو کاتە دیستۆرژنێک ڕوو ئەدا لە ناو ئەتۆمەکانی مەتریاڵەکە بۆ نمونە ئەم مەتریال ئەکرێ مۆلیبۆدیۆم بێ تەنگستن بێ یا هەر یەکێک لەو مادانەی کەوە مێڵتینگ پۆینتیان بەرزە بە ئاسایی ناتوێنەوە ئەگەر زۆر گەرمیش بن ناتوێنەوە و ئەو کاتە چی دەرەچێت لە ئەنجامی ڕیئەرێنجمنتکردنی ئەلەکترۆنەکان لە هایەر ئینەرجی لیڤڵ بۆ لۆەر ئینەرجی لیڤڵ تیشێک دەرەچێت کە ئەم تیشکە پیۆتری ئێکسڕی وتمان هیچ مادەیەک لەناو ئەم تیوبا منزڵمنیا هەواشی تیان نییە بۆ ئەوەی هیچ ئەرقەلەیەک دروست نەبێت لە ڕێگا بۆی ئەلەکترۆنەکان کۆلیژنی لەگەڵا بکەن بۆیە تیوبەکەمان ئیڤاکویتد تیوب ئەبێ بەم جۆرە بە عەمەلی تێرمۆنیک ئیمیژن ئەلەکترۆن دەرەچێت لە تارگێت دەدا و پاشان تاقەی ئەلەکترۆنەکان نەقڵی بۆ تارگێتەکە ئەلەکترۆنەکانی ناوە تاقەیەک وەرەگرن ئەچنە هایەر ئینەرجی سلێت و تووشی ئەکسایتێشنە بن پاشان کە گەڕانەوەیان ئەو کاتە تیشکی ئێکس دەرەچێ و ئەگەر دیتێکتەرێک دانین ئەلێرە بە ئاسانی ئەتوانین تیشکەکە قیاس بکەین ئەمە چۆنێتی دروست پرۆدەکشنکردنی ئێکس ڕێی بوو فیگەری نۆ لەگەڵ فیگەری دە لە سلایدی دواترایە show the X-ray spectra the result when tungsten and molybdenum دوو مادەمان هەیە بوو ئەمە تەنگستنە ئەم کێرڤەی سەرەوەیان ئەمەشان molybdenumەوەی خوارەوە are bombarded by electrons at several different accelerating potential تەنگستن و مۆلیبۆدیۆم وەکو تارگێت بەکارهاتون و قەسفان کردوون بە ئەلەکترۆن لە ڤۆڵتەی جیاوازە بۆن لەم وێنە هەردووکیان یەک ڤۆڵتیانێ بەڵام لە وێنەی دا کە لە سلایدی دواترە ئاچینە سەر تەماشاکەن ڤۆڵتیە گۆڕانکاری تیاکەن The curve exhibits two features electromagnetic theory cannot explain. لم وينا دو صفة هي دو feature ك classical ميكانيك ياخذ electromagnetic theory نيتواني وتفصيل كدروس تبكات. يكم in the case of molybdenum لحالي molybdenum أم وينيان أجر بيبين إشارة بيكردو ها أما شارب بيكيك وأما شارب بيكيك تريان كي ألفا وكي بيتا بيوتري أما أصلا ناو كان ينعوان داو. In the case of molybdenum, intensely peaks occur that indicate the enhanced production of X-ray at certain wavelength. تماشا كان X-ray intensity كان من دو شارب بيك من هي أو أمان بيالله كproduction X-ray من هي لو wavelength دياري كراوها أجر بين خواروا بمحوري أكل أما wavelength أما شان wavelength كيتن. أم بيكانه بود روسا من this peaks occur at specific wavelength for each target material. بۆ هەر تارگێت ماتریالێک لە وێڤلێنگتێکی دیاریکراوە دروست دەبن بۆ هەر تارگێتێک ئەم پیکانە لە وێڤلێنگتێکی دیاریکراوە دروست دەبن and originate in rearrangement of the electron structure of the target atoms after having been disturbed by the bombarding electrons. ئەمانە چۆن دروست دەبن ئێمە کاتێک گوتمان ئەلەکترۆنەکان ئەکسلەرەیت ئەبن بۆ ڤۆڵتیە ها تەماشاکە 35 کیلۆ ڤۆڵت
نك الكترون فولت خوي ورك فانكشني ماتريالك لحدودي الكترون فولت بلام كتعجيل يعني اكن الكترون كان بو فولتي كخراتني وان كاثودو انود بسليو بينج كيلو فولت زور قوري كتعجيل يعني بو فولت يلزور كات انرجي كي زور قوري يعني بي الكترون كان بو انرجي زور كبر تارجتك اكيو حتما ديستورشن واتا تيكتشوني اتومكاني ناو مۆڵی بۆ دیۆمەکە هەتا ئەگاتە شەڵەکانی ناوەش تا ئەگاتە شەڵەکانی کەی شەڵەکانی ئێڵ لەوێ ئەو کاتە دوای تێکچوونەکە جارێکی تر ئەتۆمەکان یا ئەلکترۆنەکان ئەیانەوێ ڕیئەرێنجمنتی خۆیان بکەنەوە چونکە تووشی ئەگزایتیشن بوون تاقییان وەرگرتووە چوونەتە ستەیتاتی بەرزەوە پاشان کەدا ئەبەڵسنەوە حتممە ئەبێ ئەکسڕیان لێ دەرچێت بەڵام ئەو ئەلکترۆنین کە لە ناوەوەن تایتلی باوند ئەلکترۆنن کاتە وێڤلێنگەکەیان بۆیە شارپە هەم بۆیە ئەمە کەی ئەلفا و کەی بێتە لەبەر ئەوەی تایتلی باوندن کاتە وێڤلێنگتێکی محەدەدیان هەیە وەکو سلیتەکانی سەرەوە نیە کە لێک نزیک بنەوە بەڵکو ئەلێرە بە تەواوی دسکریتەکە زۆر جوان دەرەکەوێ ئەها ئەمە کەی ئەلفای ئەویان کەی بێتەوە. The important thing to note at this point is the presence of X-ray of specific wavelength. گرنگترین خاڵم وێنێ ئەوەیە کە ئەکسڕەیمان هەیە لە وەیڤلێنگتی دیاری کراوە ها تحدیدا واتە دیسکریتمان هەیە دیسکریت. A decidedly no classical effect in addition to a continuous X-ray spectrum بەڵکو کلاسیکەل میکانیک هەمیشە ئەوچی هەمیشە باسی ئەو ئەکسڕەی ئەکرد کە دروست ئەبێ ئەوت کۆنتینوۆیسە واتە هیچ جۆرە پیکێکمان نییە بەڵام لێرە لە کوانتەم میکانیکە ئێمە توانیمان ئەو بسەلمێنینکەوە شارپ پیکەکان پێمان ئەڵێکەوە ئەکسڕەی هەندێک لە ئەکسڕەیەکان کە لە ناوە دروست بنوتمان لە شەڵەکانی ناوە تایتلی باوند ئەلکترۆنەکانە لە وەیڤلێنگتی دیاری کراوە دروست دەبێ بەڵام کلاسیکەل میکانیک هەمیشە ئەوە چیمانەیە ئەیوت شارپ کۆنتینوۆیس ئەکسڕەیمان دەست ئەکەوێت بۆیە کوانتەم توانین تەفسیری دروست بکە و کلاسیکەل یا ئەلکترۆمەگنەتیک تێری نەیتوانی تەفسیری ئەم پیکانە بکات. The X-ray produced at a given accelerating potential vary in wavelength. ئەگەر تەماشاکەن هەریەکە لەم سپێکترمانی کە هەمانە هەریەکێکیان ڤۆڵتێکی دیاریکراوی خۆیە هەریەکێکیشیان لە ڤۆڵتێکی دیاریکراوە ئەکسڕەیەکە لەگەڵ وێڤلێنگتا ئاگۆڕێ لێرە ئەکسڕەکە لەگەڵ وێڤلێنگتا ئاگۆڕێ لێرە ئەکسڕەکەمان لەگەڵ وێڤلێنگتا ئاگۆڕێ لێرە ئەکسڕەکەمان کاتە لە هەر ڤۆڵتیەکە ئەکسڕەکەمان لەگەڵ چیە لەگەڵ wavelength ئاگۆڕێ but none has a wavelength shorter than a certain value لەمدای مینیمم هیچ کەم لەوانە لە لەمدای مینیمم کەمتر نیە ئەمە لەمدای مینیمم بۆ 20 ئەمە لەمدای مینیمم بۆ 30 باشە increasing v decreases لەمدای مینیمم هەر هەتا ڤۆڵتیە زیادکەین ئەلێرە بۆ نمونە ئەمە 20 کردومەتە 30 کردومەتە 40 کردومەتە 50 لەگەڵ زیادبوونی ڤۆڵتیا لەمدای مینیمم بۆ 20ەکە لێرەیە کە ئەیکەمە 30 کیلۆ ڤۆڵت ئەلێرە کە ئەیکەمە 40 کیلۆ ڤۆڵت ئەلێرە کە ئەیکەم 50 کەواتە لەمدای مینیمەمەکان کەم ئەکا ئەد ئە پارتیکولە v لە ڤۆڵتیەکی دیاریکراوە بۆ نمونە لە وێنەکەی پێشووە سلایدی پێشووە هەم تەنگستنمە بوو هەم مۆڵی بۆ دیۆم هەبوو ڤۆڵتەکان چەند بوو 35 kV بوو هەردووکیان لەمدای مینیمەم وتمان لەمدای مینیمەم بۆ هەردووکیان هەم بۆ تەنگستن هەم بۆ مۆڵی بۆ دیۆم یەک قیمەت بوو ئەگەر لە وێنەکەی پێشتر تەماشاکەن بۆ یەک قیمەتە خۆ دوو مادەی جیاوازە بەڵام لەبەرەوەی ئەکسلرێتینگ ڤۆڵتێجەکەیان زۆر گەورە 35 کیلۆ ڤۆڵتە بەراورد بە وەرە فەنکشنی مەترەکان لە حدودی چەند ئیلکترۆن ڤۆڵتێکایە ئەها کەواتە 35 کیلۆ ڤۆڵت 35,000 ڤۆڵت زۆر گەورتر لە چاو وەرە فەنکشنەکە بۆیە هەردووکیان یەک قیمەتی لەمدای مینیمەمیان هەیە لەگەڵەوەی دوو مادەی جیاوازشن دوان and hand found experimentally that لەمدای مینیمەم is inversely proportional to v دوان لەگەڵ هانتا ئەکسپێرمنتاڵی دۆزیانەوە کە لەمدای مینیمەم پێچوانە ئەگۆڕێ یا پێچوانە هاوڕێژە بێ لەگەڵ ڤیا ئۆر لە شیشیپەکەش ئەوەیە کە هەمانە ئەرێلە لەمدای مینیمەم ئەکاتە ئێچلی لەسەر ئیV ئەمە هەر ئەو معادلەی پێشترە کە کاینەتیک ئینەرجی ئەکاتە h میو ناقسەن فای وەرک فانکشن لە هینا لە فۆتۆ ئەلکتریک ئیفێکتە بەڵام لەوەی وەرک فانکشنەکە لە چاو ڤیا زۆر کەمە ئێهمالمان کردووە و کاینەتیک ئینەرجیەکەش ئەکاتە ئیV جارانی تۆپیک پۆتێنشڵی کە هەمانە لێرە ئەکسلرێتینگ پۆتێنشڵە کاتە لەندای مینیمم ئەکاتە h لەسەر v کاتە لێرەوە ئەزانین کە لەمدا مینیمەم لەگەڵ ڤۆڵتیا پێچەوانە ئەگۆڕێن ئەم معادلەیە ئەگەر بەم جۆرەی لێ بکەین h و c کۆنستانتن h
بلانكونتلان تشش بوين شلط وثلاث دتوان ناقصا سلي جول سكند سلي يكش سلي جاران دتوان هجمت لثلاث سكند اگر تحويل شكم ام وحدانيان ريك خم بون منا اي شحني الكترونا 1.6 جاران دتوان ناقصا نوصل كولوما اما انا هم كونتلان تنها في امينتو كاتا اتوان بمشي معادله كم اسان تركم بو حل كردني برسال بيوزنا كامانها مو حاسبه بكار بينو جاران كان اگر بزاني سلم دائما مينيمم اكاتا 1.24 جاران دتوان ناقصا 6 فولت متر فولت متر شو اگر اما متر نبي وحدك ام دتوان ناقصا 6 نابي بەڵام کە ئەڵین مەتر ڤۆڵت جاران مەتر ئەبێ من دەتوانە ناقصە شەشەی لەگەڵ بێت دابەشی چی دابەشی V کاتێ ڤیەکەشمان بە ڤۆڵت بێت. ئینە سەر ئێگزامپڵێک پێمان ئەڵێ find the shortest wavelength present in the radiation from an X-ray emission whose accelerating potential is 50000 ڤۆڵت بێ. ئەڵێ کەمترین درێژە شەپۆل بدۆزەرەوە لە مەیشنێکی ئێکسڕەیە کاتێکەوە ئەو ئەلەکترۆنانە بە چەند کە ئێکسڕەکان بەرهەمێنەوە بە چ ڤۆڵتێک ئەکسلرێتینگ کرابن بە 50000 ڤۆڵت ئەکسلرێتینگی ئەلەکترۆنەکان کرابێت واتە ئەو ڤۆڵتی ئەخرێتە نێوان کاتۆد و ئەنۆدەوە. بۆ ئەم پرسیارە زۆر بە بەسیتی حەل یەکەین لەمدای مینیمەم مادەم بە ڤۆڵت لێرە ئەکسلرێتینگ پۆتێنشڵەکەمان بە ڤۆڵتە یەکسەر لەمدای مینیمەوە کاتە 1.24 جاران دەتوان ناقصەن 6 ڤۆڵت جاران مەتر لەسەر 50000 ڤۆڵتەکە وە لێرەوە بۆمان دەرەچێ لەمدای مینیمەم کاتە 2.48 جاران دەتوان ناقصەن 11 مەتر ئەتوانین لە بەرامبەرە مادەم لەمدای مینیمەم کاتە ئەتوانین چی بدۆزینەوە کریتیکڵ فریکوێنسیەکەش بدۆزینەوە یاخود V مەکسیمەم بدۆزین میو مەکسیمەم بدۆزینەوە ئەگەر لەمدای مینیمەم بێ حتمما فریکوێنسی مەکسیمەمە ئەها لەمدای مینیمەم کەمترین لەمدا چونکە عیلاقەی نێوان لەمدا و فریکوێنسی خۆتان زانین پێچوانن فریکوێنسی مەکسیمەم ئەکاتە سی لەسەر لەمدای مینیمەم سێ جاران دەتوان هەژمەتر لەسەر سەکەن لەسەر ئەو لەمدای لێرە دۆزیمەتەوە کاتە 1.21 جاران دەتوان 90 هێرتز